ئێندەگیریم لە دوا سوتەم یارە نابووی لە بۆم یارە وای وای چاوی ڕاشی لێ ماڵ دێنێ لە شارمانە بۆ نام دوێنێ وای 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 ئەوێ داڵێم وەک مەجنونە لە مەجنونی زیاتر دێنێ وای 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 نەمەجنونم نەفارادم عەزاب کێشە و ڕەج بابادم وای 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 خدای ئاسڵ کەی مرازم خدای ئاسڵ کەی مرازم وای 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 خۆشکم دەردم و بادام ناوە داستە وەژنمە وای قوربان فرازی والله والله کارە ساتی نعوشم دانا باد نەعۆشی هلا هلا چەند دردیشمە والله زين سەرتازی بوونەرەوە کوڕە کە ئەو خافرا بۆ استرماش چێ اختي سۆزان بولو بختاين دكيستا هاتو بريم ناوي قلقانشت بريم من برێ هاي كومر نازم را بافك أمك کەل أتو ئەم قلمێ الو لا وەڵام نوستان ناکەم داکەوەتی دەتخۆشم داك تو يقول سنة لە بەعلی نای ولو ناوي بخوي معي كرتو ها دوایەوە برین والله بله ئەلینا سەرکەوتو بێ کچەکەی مامەدانە ئەوەڵ چاچی بۆ دەڵێم ئەو مەیدان قەیتانە پایەدار بێ مامدانە منتم بيها برای برا بق قربان ده تاکە شخص کە کابری بێتە سەر شەرمێ بکەم اوي اوي تي یاها لا والله انا زقم دي سنات عم بيش بكر كوري نازم ئەوە دێتە دەوێش خۆ ڕێسمێت سمێت بو قرآن رادا قريب فرد دم اخواري كوري نازم سر والله کابری ناوت خوا نو جانی نەوێ اوه کورە بە قوربانی ئەم ناوت قربان قوربانم هذا بالله تەڵای بەبێتی ناژم والله براي والله هەوای پاک والله قايدي ناقة مولود کورە بە قوربانم کەسکاری خۆ كيسو كار براي خو ياكو یا گۆی خۆ هديك الدم هذا شيء جامي أنا وصغار اخوي عارف عارف باش باقي خوت فاحت مني ايه باش تريش او صغار الدمي تازية زور هرزانش صاف توتنا صافي سرت بناشي او زوجتواش تدانيا وزود الدمي هادو دڵمەزونام لای لای داوێ زاڵم یار زاڵم یار قوت يا قدر من ذلك خو مجر بایا ئەڵقای پەنجای دەستت شین مەکان هاتیە گۆڕم شین و ڕۆڕم بوو مەکان ما ولا سفر سام ئەڵقای پەنجەت شینە بگاڕێوە ئاواز لە شوکردن بێنە ئۆی ئۆی زاڵم بۆی مەجندێڵی بۆچی بۆ بۆ شوێدا ڕۆی زاڵم بۆی ئەمزارای میگەڕ اهم نبو كوري نازم سو ملاقاتي برامي تاب مني بە قوربانت بمیران چەند ڕەندەنگت هەڵدێنی ملاقاتي